سير ناوێرن لە دەستی هاوڵاتەکانی بستە دەرێ کە چ چەندەیەکە چ دیرۆرەستەکە هەی قان دەرەی میلەتی کورد سەرکەم چۆن ڕسوا بووە ئەوە مەسرور بارزانیە ئەوە شێرەکەی کوردستانە بەس لە دەرێ ڕیویش تەواو نییە قاندەرەش تەواو نییە هەی قاندەرە میلەتی کورد ئەو جۆتە کراشەم 200,000 پاوەنی دەکات شێرەکەم پێ لە تو گرتیە هاوڕێیان ئەو لای لێ بگرێ ئەو لای لۆ چۆڵ دەکەن تەماشاکەن فەرد بن برای من فەرد بن برای من فەرد بن ئەو لە ناو یەک مەبن دەڕواتن ئێدە با بڕۆین لەسەرەوەتر با بڕۆین سیرکەن چۆن ئەو تیرۆریستانە فەقیرەی لە ترسان ناتوانی بێتە دەرێ تەماشاکەن ڕیوی شێری دەرێ و ڕیوی هێلکە هیوادارم هەر کاتێک بارزانی خواردنی هێلکەت خوارد ئەو کوردانەی بەریتانیات بەبیێتەوە ئەو شێرە کوڕانە هەر چار پارچەی کوردستان ئەو شێرە کوڕانە هێلکە فەقیرە نازانی چۆن بڕووە شێرە کوڕان خەباتی هێلکە دەکەن لە ئەوروپا خەباتی هێلکە لە ئەوروپای زۆر گران بووە تەماشا ئەوانە سوکرتیوی دەکەن تەماشا هەمووی عەلەساس چۆن چاو دەجێڕی ڕسوا ئەو دەستیانم ناتوانم دەرکەم بەخوا هێلکەم بەدەستۆیە چت هەیە مەسرور بارزانی چت هەیە لۆ کۆیلێ لە قونێنی پێر دەگیرێ بارزانی تیرۆریست بارزانی Big terörist. Yes, big terrorist. You talking Barzani. Namuslar. Şerefsiz Barzani. Tamaşa. Bırak ki ana yaşayan. Yaşayan kesi asayinine anamı batınçı madeni skurti deken. Bırak bıkan parayı neftu خاچی کوردستان کە لە دەوی ئەو خەڵکەی دەگرنەوە
هەمووی لە ئەوروپا لە سەیبوونی خۆیان سەرف دەکەن هیوادارم خەڵکی کوردستانیش بەس ساهەتاکەی لێیان قبوور نەکا ئێمە لە ئەوروپا بەردەوام دەبین خەباتی هێلکە دەست پێ دەکەین Hello. Why you support Barzani? Barzani terrorist. We're just trying to stop any offences happening. We are here just to make sure that everyone is safe and no one gets hurt on both sides. Yeah, we don't but take this sides. We can't. We have to make sure. But, yeah. Nothing makes it right. Nothing makes. This one terrorist. My country every day. I'm not every disputing day. what you're saying. I'm just saying Every we're day here dies just to people. make sure that there is no offence. Freedom country. This is not our country. تماشا بوليسي بريطانيا تسن محترم تسن سبورتن تماشا زيرفاني جاتيرورو شتيرور يحيف تماشا كوي لكان تانكن كتو خرج لزوري درديننو انقول ديرة تتانية لأوروبا هيش تكتن صقك مزا مطلوب بيس ڕۆژێک دادێ لە ماوەی زۆر کوردان ڕۆژێک دادێ وەکو چۆن ئێستا لە بەریتانیا ڕسوا دەکرێت ئەو هەلە سەری ڕەچیش هێلکە باران و دەربەدەر دەکرێن خرج بنيانا ياك باي بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست وين يتخوا جنيزة ولا جوليا؟ لك فيها. جواد والله ما كولا جوليا سيد. جديد لكردستان صنع بياوكا وليرة صنع بياوكا لا شيرن وليرة جريويت. باشا لو تكسر لقني لو كسرتنا باريزي والله لبروي عرامة شوية. ها؟ لبروي تزيد نكرد يا نفتك نو لبري ما فيها حكمنا كبرام يا صح حكمك اما يا واقعك تماشا بارزاني أولا كردستان. ولا بس هما برا سايد دروا هوريان سيركا والشيرة كورانا الشيرة كورانا همو إلى شاري جودر راحتنا مصر البارزاني رسواف كان لندن بريطانيا هي قندر ملة كرد هي رسوة هاي شوس. كاخياني سردس عثماني هي الرسوة بارزاني. أقول بارزاني. بولاي دروا بولاي هم زام تماشاكن تا سيدا داد برو غارده برو غارده يعني تماشا زاد الرص فايده ليه لازم مخالف فايده كاتم اما نبر هند بيرد هاتي ما سرد زانم بيرد هاتيتن بارزاني تيرورست يعني براستي بداخو شيرة قرآن خبات دكن للندري باي تخد انا هموي سكرتي او دزاي دكن ياچ كس ياسايني نكليرنا ها اقدر بن تماشات كده انا واخويا هموي
همو سكوتي دكن يعني براسي عيبة تماشا أنا هم سكوتي دكن شير قرآن لولاتي بريطانيا خبات دكن تماشا مخالف دي هيك اللي بيان دادن ورن أوريان بير دادي ورن رسوايكن هيك يجرن ورن مرون بوليس دي زيادة دي ورن شنو نفرت شي زوري لي ورن باخرك لي رجبيتن ورن او لاش مالي قلت يا ورن مرون برايمن اها خلك شي زوري لي ورا مخالف دي بوليسي لو دانا مخالف دي ورن ما كان راوستن بولاي دانار وابرا هات رسوايكن توساكن كل باش داري ماكا اسلامك توساكن ها تسكتي لك فارق كردستان همو بحضر دك توساكن هاي الصوابات ثاني توسات بوليس اكتب تيرارست باساني والله لا بتعتني ذاك انا كنا برش تمشى سويش نشلو ذاك تمشى بس على دود غارد دم ديتي تبازا عندس كيس وقت مسؤول بازا سعره كان يبيع هم هي الكبارانة شلون الصور ده دنيلور سيرتان كديا يترى من ناتوانو بطيان شار لديكم شيء وفاري جزية أم ملتا سندها ساري جرام بهاو سندها راس روي بس من ناتوان بيجرم تانيما درسوا الكبارة هر همو دستور كرديا رسوان کرد هر همو تان تصویر کردن دستی هر همو تان خوش بید حتی هر تصویر کردیا نه لیتا نتاده برسو برزد هر همو تان همو کردیا اینا واسه سری بله دستم دي شو عنده الكم لدايا لخدمتي ما بو الكباران كردني مسرور بارزاني تيرورست بارزاني باهم اوروباش بدناسي سيركل او غلزانه وانا اقري مو بردام دم بخرتي تسوق ولا باس
لا آخرکە هەمووی بەدوو کەتیە هەمووی قاچ و بلیێشە هەمووی ئازاری خواردیان ئەها ئەوخەرکە هەموو خەباتی کردیان لە ئەوروپا هەموو خەباتی یەکە دەکا بارزانی تۆ قۆمدەرەی میلەتی کوردی بارزانی ئەوخەرکە هەمووی خەبات دەکا ها ڕسوات دەکەن بارزانی هەتا دەگەی نۆشتێنی خۆمان دەماکەمونە وەرن تیرۆرەست بارزانی تەماشا بە هەموو بەریتانیا بزانیە تو تیرۆرستی مەسوول بارزانی ئەوە لەندەنی بەریتانیایە بارزانی تیرۆرست ئەوە کوردستان نییە خەرچی لە ژۆرە بکەی و زیندانی بکەی خەرچی بێسەر شوێن بکەی بارزانی دەست خەک فرۆش بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست تەماشا خەبات دەکەن ڕۆڵەکانی کورد لە ئەوروپا بژی کورد بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست هەموو سەرەفەلکەک دەتناسی بارزانی ئەگە عەزم لێ بزانی خەرگ ئێستا دەتناسیانە ئەتومان کردە فەیمسی ئەو بەریتانیایی لێرە غارمدا پێتم نەگیرا ئەگەر نا تفەکم لێ دەکردی هێلکەم تێگردی بەس حەزم لێ بوو تفەت شت لێ بکەم درێم گوتم بۆ یەدا دەبێ نا بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست دەستان خۆشبی دەستی هەموو لایەکتان خۆشبی دەستی هەمووتان خۆشبی ئەها ئێستا هاتە دەگەینەوە کرد جەماعەتی خۆمان هاوارکەن تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی تەماشا جێلێ ڕۆڵەکان پێ دەرێن بارزانی ها هەی قۆمدەرەی میلەتی کورد تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی ڕسوات دەکەن بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی ئەو هەر ڕسوات دەکەی خەچی دەکوژی خەچی لە ژۆرێ دەکەی خەچی دەفرێنی خینی سەردەش عوسمانی بە هەوەتە دەچی حتا دنیا مایە بە پەڵەکە بە بنەماڵەی بارزانی وەنووسە ئێمە بێزار نابی لە خەباتی مەدەنی ڕسواتان دەکەین تەماشا با ئینگلیزەکان تەماشاتان کەن بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی هیوادارم زوو بێەوە بەریتانیا بەڕاستی خۆشحاڵت کردین بەڕاستی دڵخۆش بووین سێ ڕۆژ لە چاوەڕوانی ئەو ڕۆژەم بە دەقە و سەعات بە خزمەتت بگەم سێلفی لەگە بگرم بە دەردی کاک ڕەنزگەر گراوی دەرێتن سێلفیەکەمان گرت تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی
همو لندنت بيدا نحسنم ده كما فايمس شتێکی وا لێ دەکەین کارێکی وات پێ دەکەین ئەگەر یەک تۆ شەرەفتان مابی بنە ماڵێ بارزانی واز لەو چوار پارچە هەرێمی کوردستان دەینن واز لەو خەڵکەی دەینن واز لەو خەڵکە ڕەش و ڕوتەی دەینن هەی تیری وەرستینە هەی داوەشێن هەی دەست هەی تیرۆرست خاک فرۆش ڕۆژێک خاچی خۆتان بە تو چای دەفرۆشن ڕۆژێک بە ئێران ڕسوا ئەوە کوردانی بەریتانیا تەماشا ئێمە بێزار نابین لە ڕسواکردنت ئێمە کوردانی بەریتانیا بە هەموو جۆرێک لە خزمەت داین بۆ ڕسواکردنی بنە ماڵی بارزانی تیرۆرست بارزانی تیرۆرست بارزانی ئەگەر سەرۆکێکی باش وایە ئەو گوڵەمان پێشکەش دەکردی بەڵام ئەو گوڵە شانی تو نییە ئەو گولەت پێشکەش دەکەم چێشەنی ئەوە باسی گونم کرد لۆی هاتە خوارێ با بێتە خوارێ تیرۆرست بارزانی 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 تەماشای هێلکە دەستی شێرە کوڕا خۆش بی زانگچم لێ کرد حتا سێفەر ڕسوام کردی هەموولەک لە خۆمە بە دوو سیارێکەتی مەودە دەکا سێت ڕابلایی هەرچی بێت سوای دەکەم قۆندەرەی میلەتی کورد أنا بخوة بس أنت تقول أنا قلدي أنا أو ترى لو فيديو جابوا ميديا أمن بابل دك سيدك أو ما كانت الشهادة أو ما كانت الشهادة بيت بارزاني بيت بارزاني بيت بارزاني آزادی با مامۆستا ئیسماعیل سوسەیی ئازادی بۆ هەموو زیندانی بێزار بوون لە مەسوول بارزانی بێزار بوون لە مەسوول بارزانی بێزار بوون دیتت خەرکەکەی ڕەوانە دەکەنەوە دیتت بێزار بوون لێت مەسوول بارزانی بەریتانیەکانیش لێت بێزار بوون بە دوو سەعاتی لێت بێزار بوون مەسعود بارزانی بەریتانیەکانیش لێت بێزار بوون بابا بە دوو سەعاتی بەریتانیەکان لێت بێزار بوون ئەو هەموو پۆلیسە دەزیەتدا هەی دەبان قۆندەرە میلەتی کورد
بداية أو كذا بيك تمام صار كذا كمان لا قوم يركبنا وش عم كنا ها ايه همو يبلادك انا انزمن الكردان بركاني الكباراني كيف ولا قمركم عاد استبن برام والله عاد استبن نامو بخوب شانتا يلا كان كلاس كان بس سربازين بطول مش الشارع كوراني كردستان مش الشارع كوراني اكثر بارتا تيرانس بازاني Okay, which one? Just sold me. Which one? Talking. Africa, China. You cannot charge it. China, police, China. سواشات الشرف انا لو قلت مرضى عندها انا السربازين حتى كتشكر He records here in TV, in side everywhere. Because police have to me. I can't go to my house. Police, why have to me? Why? Go home. اوكي No, go home. Everyone's gone. يا بوليس بريطاني بيخلقني. Hey, fuck off, police. Tala, fuck off. Why you think this is guy? Huh? روجي قبورة والله رجالة متى قبورة بسوات انت او بروجي اصيب له هلا متان همو تسيرم كدي همو